بەم بەیانیە دووەمین پاڵەوانێتی ڕاکردنی ماوە درێژ لە ناو کەمپی نوێی زانکۆی سلێمانی دەست پێ دەکات کەمێژی دیکە کە سەرجەم مامۆسایان و پزیشکەکان کە لە زانکۆی سلێمانیدان بەشداری تێدا دەکەن لە کورتە باڵاکانیش لەگەڵیاندان لێسادا وێنە دەگرن بۆ ئەوەی کە وەکو وێنەیەکی یادگاری تاوەکو لەمە بچمە لای دکتۆر کۆسار. کاک دکتۆر سڵاوە لێ بێ خۆ ئامادە کردو بۆ ڕاکردنەکە؟ بەڵێ دەبرینە بۆ کردووە؟ نەوەڵڵا بۆ؟ وەڵی مەجالم بۆ تەمرین بکەم بەس کە ئێستا لە سەرۆکایی داوەزیم خاتۆزی ئەحمام کرد لە ڕێگە هەرەوەنە بەنیازی بیبیتەوە ئەوێرن بیبەنەوە لە ئەسبێ خۆی بەشداریکردن هەموو شتێکە من بەنیازیم بەشداری بکەین ماشەڵڵا ئێمە کۆلیجی وەرزشمانەیە لە زانکۆی سلێمانی کە ژماری زۆر پاڵەوانی ڕاکردنی تیا لە هەم لە فەرمانبەر و مامۆسا و خوێندکارەکانیان لەبەرەوە تەوەقوعکرێ بردنەوەکە لای ئەوان بێ هەمویان واتە ئەوان کۆنتڕۆلیان کردو ئەوان کۆنتڕۆلیان کردوە تەقریبا دەستەکان نەخۆش بێت دکتۆرە خۆ ئامادە کردووە؟ بەڵێ بە تەکیید ئەمە دووەم ساڵە بەشداریەکەین ساڵی پێشوو شەر مەدالیاکەمان بردەوە ئەم ساڵیش بە تەکیید هەرێ بینەوە. باشە ئەتانێت وەکو سەرۆکایەتی بیبەنەوەی وەکو بەشی وەرزش ئێمە وەکو ژنانی ژنە ڕاگرەکانی زانکۆی سلێمانی ئەی بینەوە واتەوە پۆستانەیە لەو حاڵەتەیە. بەڵێ دەستا خۆش بێ بەوێت دەنووسەی باش بۆ ئێوە بەڵێ لە ئێسادا ژمارەیەک لە مامۆستایان لە ئەو دکتۆرانی کە لە زانکۆی سلێمانیە هەن لە ڕاگرەکان کە هاتوو خۆیان ناونووس کردووە بۆ ئەوەی بەشداری بکەن لەو ماراسۆنەدا ئەمەی کە دەبینن لە ئێستادا ئامادەکاریەکانە. من بچمە لای لیژنەیە کە ناویان ناوەکان تۆمارەکەم زان چەند کەس خۆی تۆمار کردووە. سڵاتان لێ بێ چەند کەس ناوی خۆی تۆمار کردووە؟ تقریبا گەشتۆتە نزیکی 49 بۆ 50. هەموو زانکۆی سلێمانی ئەوە ناونووسراوە؟ نەخێر ئێمە تەنیا لیستی مامۆسایانمان لەلایە یعنی ئەوەنە مامۆسا بەشداری کردووە. ئەی وەکو چی دەتوانێت بەشداری بکە؟ کەسی دەرەکی توانن بەشداریکەن چینێکی تری بڵین کۆمەلگا خوێندکارانە لەگەڵ مناڵان ئەتوانن بەشدار بن مامۆسایان و فەرمانبەرانیش ئەمڕۆ کورتە ماڵەکانیشمان لەگەڵایە. بەڵێ ئەمڕۆ پشووە خوێندکاران هیچیان هاتوونەتەوە؟ بەڵێ زۆرینیان هاتوونەتەوە و ڕقەمی عێراقیشیان هەیە ئەشی بینی لە نەتیجەکەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئێوە ناوی شێتان لە لێرە خوێندکاران و کەسی دەرەشیە؟ مناڵان و کەسی دەرەکیشی تایە. بەڵێ چەند کەس ناینووسیوە لای تۆ؟ وڵی جارێکە تقریبان 30 نەفرێک ناوینووسیوە تقریبان بازار کزە آخر بەهۆی عوتڵەوەیە دەوام نییە کەوتە ڕۆژی پێنجشەمەوە ئەم ڕاکردنی ماوە درێژە لە زانکۆ ئەوە یەکێکە لەو هۆکارانە ئەجینا پێم وایە سەرش جارێک کاتما و خەڵکێکی زیاتر بەشداریەکە. ئەبێ جەنابێ چێن ئەمانە جەماعەتی کورتە باڵاکان لای ئێمە لەگەڵ خوێندکارانی دەرەکی یان کەسانی ترکە مشارەکە بکەن لە ڕاکردنەکە یان نووسین لای خۆمان. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ هەرێکە و لەلایەکە خۆی ئاماداکە نەوێت ماراسۆنێکی ماوە درێژ لە ناو کەمپی زانکۆیە بەڕێوە ببن تاوەکو هاوشێوەی پار بەم شێوەیە ئەم ماراسۆنە بەڕێوە بچێ و خانمان لەم بابەتەدا ئەڵێ پار یەکەمیمان بردۆم ساژەمانێ یەکەمی بەرین.